مۆدێلی لامەرکەزیەکان لە جیهانە چین کامانن؟ ئایا لە کوردستان باشترین مۆدێل بۆ نمونە بۆ سلێمانی کامەیە؟ ئەبێت وەک گوتم بە پێی پلانێکی سەراپاگیر بێت لە ناوچەکانەوانێ پلان ڕێژی بکرێت و هەر ناوچەیەک بە پێی پێداویستی خۆی جۆری ئەو لامەرکەزیەتە جێبەجێ بکە. ڕەنگە ئەو لامەرکەزیەتە یا ئەو ڕەهەندەی لامەرکەزیێت کە ناوچەی سلێمانی ئەوێ لەگەڵ هەڵەبجە جیاواز بێت، ئەوەی هەڵەبجە ئەوێ ڕەنگە لەگەڵ دهۆکا جیاواز بێت، ئەوی دهۆک ئەوێ ڕەنگە لەگەڵ هەولێرا جیاواز بێت و ڕەنگە هەمووشمان هەرسێ قۆرسێ ڕەهەندەکەی لامەرکەزی داراییش و کارجێڕی و سیاسیشمان بێت. بۆیە ئەمە ئەبێ بە پلان بێت و ئەمە بێ خەڵکی عاقڵمەند و خەڵکی دووربین و خەڵکێکی دڵسۆز و خەمخۆر لەسەر ئەم پرسە ڕابۆستێ. ئەمە بەڕاستی ئەوە نییە بە گوتاری سیاسی و بە حەماسەت و بە دەستکانەوە و ئەمانە بتوانین ئێمە جێبەجێ بکەین، بەڵکوە بێ بە عەقڵێکی هادی بە هێمنی بە وردی، بەڵام لە هەمووی گرنگتر ئەبێ قیادەی سیاسی لە هەرێمی کوردستاندا قەناعەتی تەواوی بەوە هەبێت کە لامەرکەزیەت جێبەجێ بکە لە هەموو وڵاتانی دنیا. یەکەم هەنگاو بۆ جێبەجێکردین لامەرکەزەوەیە کابێ سەرکردایەتی سیاسی یاخ بڵین فەرمان ڕەوایان ئەوانەی بڕیار بەدەستن ئەبێ قەناعەتی تەواویان بەوە هەبێت کە لامەرکەزی جێبەجێ بکەن. ئەمە هەنگاوی یەکەمە. لە دوای ئەوە ئەنجا دێنە سەر دانانی پلان ڕێژیەکەین لە ناوچەکانەوە بۆ ناوچەکان، دواتر دەین کێوە یاسیش لە ناو لامەرکەزیەت تا هەبێت. بەڵێ ئەوە مۆزوعێکی ترە، ینی ئەوە حەزەکەم بە پرسیارێک لێم بکە یا خۆم باسی بکەن. مەسەلەکە باز لە لامەرکەزیە دەکرێت، مەسەر ئەگەر پارێزگای سلێمانی بوو بە لامەرکەزی لامەرکەزی درا، بەڵام پارێزگای سلێمانی بریتی نییە، نابێت کوردی بکەینەوە لە قەزای ناوەندی سلێمانیە، بەڵکو ئێمە 14 قەزای ترمان هەیە لە پارێزگای سلێمانی. ئەم قەزانش پێویستە لامەرکەزیەت لەوانش جێبەجێ بکرێت. پێویستە ئەوەی کە لە قەزای ناوەندی سلێمانیا هەیە هەمان ماف بۆ کەلاریشە بێ، بۆ پێنجوێنیشە بێ، بۆ ڕانیە و بۆ دوکان و بۆ قەراخ و بۆ دەربەری خان و بۆ سەیساق و شارەزور و هەموویە بێ هەبێ. لەبەرەوە ئەمەیەکێکە لە کوردبینی تێگەیشتنی بەڕاستی ئەو خەڵکانەی یا ئەو کەسانی کە باز لە لامەرکەزیەکەن ئەیانەوێت بیکەن بە کەرەسەیەکی سیاسی و پێت بڵێن تۆ بەس داوای لامەرکەزی بکە و تەواو. بەڵام لامەرکەزی ئەگەر بێت و وردی نەکەیتەوانێ و بە پلان نەبێ، لە دوایە ڕەنگە ئەو مەرکەزێتی کە لە هەولێرە ئێمە بیژۆزینەوە بۆ سلێمانی. جاکاتە چیمان کرد؟ واتە ئێمە مەرکەزێتێکمان کرد بە 2 مەرکەزیەت. ئەگەر زیاتر بڕوا بێ بە 3 مەرکەزیەت و بە 4 مەرکەزیەت، ئەمە لامەرکەزی نییە. لامەرکەزی بریتی نییە لە دابەشکردنی مەرکەزیەت بۆ چەند مەرکەزیەتێک. لامەرکەزیەت بریتیە لە دابشکردنی دەسەڵات لە نێوان مەرکەز کە پایتەختە لەگەڵ چێ لەگەڵ یەک کارجێڕەکانە، بەڵام یەک کارجێڕەکانی بریتینی لە قەزای ناوەندەکان، بەڵکو یەک کارجێڕەکان بریتین لە قەزاکان و لە ناحەکان و تەنانەت لە دەستوری عێراقیە باسی گوندی ژەکەیانی جاران ئەنجومەنی گوندەکان هەبوو لە کاتی شۆڕش وەمانەیە. گوندەکان خۆیان پێویستیان بەوە هەیە کە ئەنجومەنێکیان هەبێ هەڵبژێردراوە بێ، خۆیان کاروباری خۆیان بتوان بەڕێوەبەرن و پێداویستیەکان خۆیان چیە داوا بکەن و دابینی بکەنەوەە. بۆیە لە خێزانێکەوانەیە لە خێزانێکەوە کە یەکەیەکی بچووک و کۆمەڵایەتیە، تۆ پێویستیت بەوە هەیە تاکەکانی جۆرێک لە لامەرکەزیەتی بدەن. سە بۆ ڕەخنە لە باوگەگیرێ لە خێزانە لە بەرەوەی مەرکەزیە وانە کچەکانی یا کوڕەکانی ئێوێ جۆرێک لە سەر بخەن کە وەختێک گەستنە ژیانی هاوسەرێتەوە جۆرێک لە لامەرکەزیەتیان دەزەکەوێت. ینی بە هەمان شێوەیە تۆ خێزانێکت هەیە هەموو دامەزراوەکان لە هەولێرا کۆبۆتەوانێ باشە کە ئەمە بەڕاستی حاڵەتێکی تەندروست نییە کە دیسانوانێ، بەڵام ئێستاکە کە بۆتە ئەمری واقع با لە هەولێرا بێ، بەڵام ئەم دەسەڵاتانە نابێ هەمووی لە هەولێرا بێتەوە. ینی تۆ هاوڵاتیەک بۆ مەعاملەیەکی ڕۆژانەی خۆی پێویست ناکاتچێ بۆ هەولێر، هاوڵاتیەک لە سەیسایقەوە یا لە هەڵەبجە یا لە زاخۆ پێویست ناکاتچێ بۆ هەولێر. ئەمە وەگوتم کۆمەڵێک سلبیاتی زۆری هەیە. بۆی ئێمە ئەگەر ئەرکی سەرشانی هاوڵاتیان سوو بکەین و دەسەڵات بدەینە یەکە کارجێڕیەکان، ئەمە یەکێک لە ئیجابیاتی ئەوەیە ئەرکی سەرشانی حکوومەت بۆ خۆی سووکە. یعنی ئەگەر حکوومەتێکی کراوە عەقڵ کراوە و بەڕاستی هۆشیار بێ بەرامبەر بە سیستەمی بەڕێوەبردن لە ئەو هێزە سیاسی کە داوایەکە یا ئەو خەڵکی کە داوای ئەکات لەو زیاتر ئیژەکە بەوەی کە لامەرکەزیەت جێبەجێ بکرێت. لامەرکەزیەت بە مانای لاوازکردنی حکوومەت نایەت،
بەهێزبوونی حکوومەتیش بریتی نییە لە مەرکەزێتێکی تۆق و ئەستور بە پێچوانەوە تۆ تاکو ئەو دەسەڵاتانەی کە هەیە دابەشێکی لەگەڵێک کارجێرەکاندا ئەو ساکە حکوومەتێکت دەبێت کە حکوومەتێکی ڕەشیق حکوومەتێک کە ئەتوانێت ئیشوکار و کاروبارەکانی خۆی زۆر بەباشی جێبەجێ بکە جگە لەوە هاوڵاتیانیش ئاژەکاتەوە بەو دامەزراوانی کە حکوومەتی هەرێم و حکوومەتە خۆجیەکان هەیە لەبەرچی لەبەر ئینتیمایەک دروست دەکاتەوە بۆ هاوڵاتی بۆ دامەزراوەکان و تۆ ئینتیماد نەبێ بۆ دامەزراوەکانی یەکە کارجێرەکەی خۆت دڵنیا بە ئینتیماو نابێ بۆ وەزارەتەکان ئینتیماو نابێ بۆ پەرلەمان بۆیە ئینتیمای ئێمە لەو شوێنەوە دەست پێکات کە تایەژین نەک ئینتیمامان هەبێ بۆ شوێنێکی تر بەڵام ئینتیمامان نەبێ بۆ ئەو شوێنێک کە خۆمان تایەژین بۆیە ئەگەر ئێمە بمانەوە خزمەتی هەرێمی کوردستان بکەین و حکوومەتی هەرێم ئەگەر بێوێ هاوڵاتیەک دروست بێ هاوڵاتیەکی کارە بەرپرس هاوڵاتیەک کە بتوانێت وەڵام دەرەوە بێت بە پێداویستەکانی قۆناغا ئەبێت ئەو زیاتر لە ڕێکخراوەکان و زیاتر لە حیزبە سیاسەکانی ئیش بکە بۆ بەلا مەرکەزیکردنی دامەزراوەکان و یەککاردێرەکان